ئێمە سەردانی خێزانێکی خۆشەویستمان کردووە دیارەکەمان بەدەستگەیاندون کە بڕی ملیۆنێک و 500,000 دینارە لەلایەن سەرمایه‌داری دیار بەڕێز مەریوانی حاجی جەمالەوە دابین کراوە نمونەیان زۆر بێت با پێکەوە بچین بینەری ئەو خێزانە بین. ئێمە ئێستا لە بەرنامەی دیاری کورساتەوە سەردانی ئەم خێزانە بەڕێزاکەین دیارەکان بەدەستەگەێنین کە بڕی ملیۆنێک و 500,000 دینارە لەلایەن سەرمایه‌داری دیار بەڕێز مەریوانی حاجی جەمالەوە دابین کراوە ئێمەش لە ڕێگی بەرنامەکەمانەوە دیارەکە بەدەستیانەگەێنین. باشی خاتونگیان زۆر سپاس ئەم دیارە بۆ ئێوەیە بڕی ملیۆنێک و 500,000 دینارە. بخوای گەورە بیپارێزێ ئیشەڵڵا جێگەی باش بێ خی گەورە ماڵی ئاواکە ئیشەڵڵا خێری بنووسێ بە ساقتان ماڵتان ناوە بێخوا زۆر سپاس سوودی لێ ببینن بەختەوەر بن. بیپارێزێ لە بەڵام مسیبەت خوانەی بڕێ ئەخوا. زۆر سپاس بەو هیوایی کە بەشێک لە پێداویستەکانتانی پێدابینکەن بۆ ڕۆژانی جەژن و بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز. دەستان خۆش بێخوا قوربانتان بماڵتان ئاوا بێخوا خێری بنووسێ ئیشەڵڵا بەخاتری مانگی ڕەمەزانی پیرۆزە. زۆر سپاس هەرەکو بینیتان دیارەکەمان گیان بەدەستیم خێزانە بەڕێزە نمونەیان زۆر بێت جێگەی شانازین بۆ ئێمە.